ژن هەیە مەسەلەن بخۆی لە خۆی تێک دەدا پیاوی شەیە 4 ئانەیە مەغروولە لە خۆی تێک دەدا چۆن لە خۆی تێک دەدا ژن هەیە مەسەلەن بەوەی ڕازی نییە دەبینی مێردەکەی فەقیرە بەنانەکەی کەم ڕازی نییە کەم نییە یعنی حەزی لە چاولێکەریە ئەمن ئێستا لە خۆم دەژیم لە بن کراسی خۆم دەژیم تەمەشای کابراایکی ناکەم سارژینیە یان کابراایکی سایرەکی ئاخیر مۆدیلەیە تەمەشاوی ناکەم تەمەشای خۆم دەکەم لە خۆم نزتم تەمەشا دەکەم دەتانم بژیم بەس پیا هەیە بەعقلی خۆی فکر ناکاتەوە بەدوو دلی خۆی دەکەی بەدوو دلیشکەوی کابرا تەعاان زەرەر دەکات پەشیمان دەبتەوە ئەت پێستا خێزان تەیەوە نیە ئەگەر لەگەلی مرتاحبی لۆ ژنی دەینی ژنی دووەم دەینن مرتاحنین ئێش ئێستا پیا هەیە سارژنینە لەوەی ناوەشێتەوە سارژنی بینی دوی بەڕلا کردیا یەکی بەخێو دەکەم تێدەگەی پاش ماوەش کە ڕزیل دەوی هەر چارژن فڕیاندا من برادرمەیە جیرانمەیە ئاغا بوو چارژنیە بوو دوایش لە من قادرمێکت بوو بەخوای خزمەتشیان نەدەکرد چوومەکن کوڕەکەی هەموو قەلبی خۆی ئەوە کوڕەکەی گوتوێت لەکنم دانیشە گوتم هاتیمە سەر لە بابت دەم وەڵی چارژنیشیەوە بوو 56 خاوەنی 56 گوندیش بوو ئەو زە دوایە ڕەزیل ببوو ژنەکانیش هەموو بەزیانیش بوو 56 گوندی هەبوو 4 ژنی هەبوو منداڵیشی هەبوو لەبەر قادرمەی کەتەوە لە من قادرمێکەت بوو وەڵڵا